جا بۆ مەبەستە بزانین کە ئەو ئاسانکاریانەی کێکراوە بۆ کۆمپانیەکان ژمارەی کۆمپانیەکان وە کارکردنیان لێرە چۆنە میوانداری بەڕێز گەیلان حاجی سعیدمان کردو سەرۆکی ژووری بازرگانی هەولێرە ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵمانە بێ بەڕێز گەیلان سڵاوت لە بێدەم کاتت باش بەڕێز گەیلان بوونی ئەم کۆمپانیانە و بە بیانیەکانیشەوە لە هەولێری پایتەخت نیشانەی ئەوەیە کە سەقامگیری هەیە ئایا کاری ئەم کۆمپانیانە تا چەند کاریگەری هەبووە لەسەر ئابووری هەرێمی کوردستان لەسەر جموجۆڵی بازرگانی سەرەتا زۆر سوپاس دەکەم ئەو کاتەی جەنابەت و بینەر و بیستەرانی کوردستان 24ش باش هەروەکو دەزانن هەرێمی کوردستان بەگشتی و شاری هەولێر بە تایبەتی ماوەیەکی زۆرە کە وەکو ناوەندێکی بازرگانی لە عێراق سیر دەکرێەوە بەڕاستیش ئەو ڕۆڵەی بینیوە وەکو ناوەندێکی بازرگانی بۆ هەموو عێراق ئەو ڕۆڵەی بینیوە و کۆمپانیەکان کە لق و یاخود بارەگا و ئەوەی خۆیان دەکەنەوە پێش هەموو شوێنێک بیر لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان دەکەنەوە ئەوەش بە سەبەبی ئەو ئارامی و پارێزراویە دێت کە لە هەرێمی کوردستان و بە تایبەتیش لە شاری هەولێر هەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو ئارامیەی ئەوە فراهەم کردووە لە بۆ هەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەم لە بۆ سەرمایەداران و خاوەن کۆمپانیا بیانیەکان بێگومان ئەمە خاڵێکی زۆر زۆر بەهێزە و خاڵێکە کە دەتوانێت هانی کۆمپانیا و سەرمایەداران بدەن کە بێ لە هەرێمی کوردستان کۆمپانیا لقی کۆمپانیەکانی خۆیان بکەنەوە و لێرەوە دەست بۆ بزنسە بکەن کە دەیانەوێت بۆ هەموو عێراق فراوانتری بکەن هەروەکو دەزانن لە ماوەی ڕابردوودا دە چەند ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆر کۆمپانیای بیانی دیسانەوە هاتوونەتە سەرهێڵ و بەڕێزگەیلان ئەو کۆمپانیا بیانیانەی لە هەرێمی کوردستان و لە هەولێریش کارەکەن زیاتر لە چ بوارێکدایە کارەکانیان کۆمپانیەکان هەمە جۆرن لە ڕاستیدا ناتوانێت بێت لە یەک سێکتەر بەڵام لە سێکتەری بژانەوەی یاخود بنیادنانی ژێرخانی ئابووری کە هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان پلانی بۆ داناوە و بە تایبەتی من دەتوانم ئاماژە بە یەک سێکتەر بکەم کە هەم لە ساڵانی ڕابردوو تاکو ئێستا گەشەیەکی باشی بەخۆ بینوە هەم ئەم کۆمپانیایانە کە دێن زیاتر لەو سێکتەرە وەبەرهێنان و بازرگانی دەکەن ئەویش سێکتەری کشت و کاڵ و گەشتیاریە بەڕاستی و بە تایبەتیش کشت و کاڵی کە حکوومەتی هەرێمی کوردستان ئاسانکاریەکی زۆری بۆ سێکتەرە کردووە و هەروەها هانی هەموو لایەنێک دەدا بەوەی لە بواری کشت و کاڵ ئێمەوە بەرهێنان و بازرگانی بکەین بەو پێی ژینگە و زەمینایەکی زۆر لەبارە لە هەرێمی کوردستان بۆ سێکتەری کشت و کاڵی و بتوانین ئێمە و بەرهێنانی تێدا بکەین و بازرگانی تێدا بکەین و بتوانین جوتیارانمان بگەڕێنەوە سەر هەمان ڕێچکەی پێشووتر کە دەمانتوانی زۆربەی بەرهەمەکان لە ناوەخۆی هەرێمی کوردستان بەرهەم بێت ئەوە وای کردووە و ئاسانکاریانی حکوومەتی هەرێمی کوردستان کە خەڵک ڕوو لەو سێکتەرە بکاوە خۆشبەختانە بەرەو پێشچوونێکی باشی بەخۆ بینیوە لە ساڵانی ڕابردوو و ئێستا ئێمە لە ژووری بازرگانی و پیشەسازی زۆربەی شاندەکانی کە لە وڵاتانی جۆرا و جۆر لە ماوەی هەژدە مانجی ڕابردوو کە زیاتر لە 100 شاندی بیانی سەردانی ژووری بازرگانیان کردووە لە چەند وڵاتی جۆرا و جۆر ئەوانە گرنگجی تایبەتی بە هەرێمی کوردستان دەدەن و هەوڵ دەدەن کە ڕۆڵیان هەبێت لە بۆ بەرهێنان یاخود لە ڕووی بزنسەوە بێن لە هەرێمی کوردستان کار بکەن. بەڕێز گەیلان ئەو کۆمپانیا بیانیانەی کە هاتوون تا چەند توانی ویانە هەلی کار بڕەخسێنن هەرچەندە بە بڕیاری سەرۆکوەزیران کە بێ 175 دەستی کار لە ناوخۆ بێت. ئەم کۆمپانیا بیانیانە تا چەند پابندن پێوەی و بۆتە ڕەخساندنی هەلی کاری زیاتر بۆ هەولێری پایتەخت؟ هەروەکو دەزان هەر کۆمپانیایە کە بێدا بمەزرێ ئەگەر کۆمپانیاکە بازرگانی بێ یاخود کۆمپانیای کارگە و کارخانە یاخود وەبەرهێنەر بێ بێگومان پێویستی بەدەستی کار دەبێت کە لە هەرێمی کوردستان هاوکاری بێ بۆ ڕاپەڕاندنی ئیش و کارەکانی لەگەڵ دوای ئەو بڕیارەی کە لە ئەنجومەنی وەزیرانیش درا کە دەبێت 175
دەستی کار لە ناوخۆ بێ و گەنجەکانی خۆمان تێیدا سوودمان بن بێگومان ئەوە هەڵێکی یەکجار زۆر دەڕەخسێنێ بۆ گەنج و لاوانی خۆمان کە لە سێکتەرە جیاجیاکان کار بکەن ئەمە لەلایەکی دیکەش دەبێتە هۆی شارەزابوون و شارەزابوونی ئەو گەنجانەی ئێمە و هانیان بدا بۆ ئەوەی کە بتوانن لەو سێکتەرە جیاجیاکە کار بکەن و ئەو کۆمپانیا بیانیانە بە تایبەتی کە دێنە هەرێمی کوردستان ساحەبی تەجروبە و تەکنەلۆژیای پێشکەوتون بەپێی ئەو تەجروبەی کە هەیەە لە وڵاتی خۆیان بێگومانەوە دەبێتە سوودێکی زۆر بۆ هەرێمی کوردستان و دانانی بوونی هەلی کار لە بۆ گەنج و لاوانی خۆمان. باشە بەڕێز گەیلان هەڵبەت ئەو ڕێژە زۆرەی کۆمپانیای بیانی لە هەرێمی کوردستان وە لە هەولێر و ئەو پەیوەندیە توند و تۆڵەی کە هەتانە لەگەڵیانە تا چەند ئەوان کاریگەر بوون بۆ هەناردەکردنی بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان بۆ وڵاتانی دەرەوە پێتان وایە کە ئەم ساڵ بەرهەمی زیاتر لە ڕێگەی ئەوانەوە بتوانرێ بنێدرێتە دەرەوەی هەرێمی کوردستان و وڵاتانی دەرەوە؟ من نمونەیەک بۆ جەنابەت دێنمەوە بۆ بینەر و بیستەرانی بەڕێز بەشێک لەو کۆمپانیانی کە دێنە هەرێمی کوردستان دەزانن کە هەلی کار و ئەو ژینگەیە کە لەبارە بۆ کۆمپانیاکان بە تایبەتی بۆ بەرهێنان و بەرهەمهێنان لە هەرێمی کوردستان زۆربەی زۆریان چاویان لەوەیە کە کەلوپەلەکە لە ناو هەرێمی کوردستان بەرهەم بێنن و پێداویستی ناوخۆی هەرێمی کوردستان پڕ بکەنەوە دواتر چاویان لەوەیە کە بە وڵاتەکانی خۆیان هەناردەی بکەن زۆربەی کۆمپانیەکان کە هاتوون ئەو تەجروبەیان هەیە پێشتر کاڵاکانیان لە وڵاتانی دەرەوە هەناردەی هەرێمی کوردستان کردووە بەڵام دوای ئەوەی کە بینیان هەرێمی کوردستان ژینگەیەکی زۆر لەبارە و زۆربەی مادە سەرەتاییەکانیان دەتوانن دەستکەوێت لە هەرێمی کوردستان بۆیە هاتوون لێرە کارگایان دامەزراندووە کارخانەیان دامەزراندەوە بۆی ئەو بەرهەمە لە ناوخۆی هەرێمی کوردستان بەرهەم بێ و هەلی کار بۆ هاوڵاتیانی ئێمە زیاتر بێ دواتر ئەوان بتوانن لە ڕێگەی ئەوانەوە کاڵاکانیان هەناردەی وڵاتەکانی خۆیان بکەن. بەڵێ بەڕێز گەیلان حاجی سعید سەرۆکی ژووری بازرگانی هەولێر ڕاستەوخۆ لاو لێلۆ لەگەڵمان بووی سوپاس بۆ زانێرەکە.